ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە لەبەر ڕاستەکان نەزانم وجدانی بەرامبەرەکە مەزانم منەوە ڕۆژی کە چوو فەحسەکەم کردی ئەعلانیەوەم کردکەم فەحسە دەستکاری کرێ هەر پێش ئەوەی کە من ئەمڕۆ پێم بوو تێکوڕی ئەو نیت ئەمزانی کە دەستکاری کرێەوە گۆڕێ شتێکی ڕۆتی نییە کازانم دەستکاری کرا و احتیادی بۆ ئەمڕۆ بەڵام من ئەتکەم بۆ هات بۆ دادگا ئاگادارمانی نەکردەوە بۆ دادگا من و کەسوکارم و کەسوکاری دایکم و ئەوانی ئاگدار نەکردەوە کە ئەمڕۆ فەحسەکە هاتووەتەوە ئیعلانەکرێ ئەوان بۆ زانیان بۆ ئەوان بەجلی کوردی و خۆی و براکانی و ناڵەکانی گشتی لێرە بوون بۆ من و کەسوکارەکەم کەسمان نەمانزانی لە هەمان کاتیشە فەحس لەگەڵ شڤانی برام کرا کە ئەو ڕێگای دادگای کردبوو کە ئەو کوڕی ئەو نییە حکومەتی هەرێمی کوردستان کۆ فەحسەکەی شڤانی برام بۆ فەحسەکەی منە ناردەوە شڤانینەکە شڤان باندرا لە بەروی 2 هەفتە پێش ئێستا ڕێکەوتنی کردو لەگەڵ باوکمە بڕی 5,000ەکەی بۆ بگەڕێنێتەوە یعنی حکومەتێکی هەرێمی کوردستان لەگەڵ باوکمان ڕێک بکەوێ تەنها فەحسەکەی من بنێرێتەوە فەحسەکەی شڤان نەمێنێتەوە فەرمە حکومەتی هەرێمی کوردستان فەحسەکەی شڤانی براشم بنێرەوە من ڕازێ بم بتان بڕیارەکەی تو بە شانازیەوە ئەڵێم هەڵەبجەیم و هەڵەبجێ بەجێ نایەڵم واز لە کەیسەکە ناهێنم و بەردەوام ئەبم کۆڵ نادەم من هاتوومەتەوە بۆ شۆناسی خۆم من هاتوومەتەوە بۆ ڕاستیەکانی خۆم بۆ پارە و پوڵ هاتوومەتەوە مەعاش و مڵک و سامان پێویستم بۆوانە بەڵام ئەڵێم ویژدان وەرە دەنگ ویژدان منیش بوومەتە قوربانی هەڵەبجە ویژدان 35 ساڵ بووم لەم هەڵەبجەیە هاتمەوە بڵێم من هەڵەبجەیم بەڵام ئێستا دەستکاری کراوە بەس ئەوە ناڵم ئەڵم تو ویژدانتان دڵتان خۆشە میشەی بەرامبەر بە من کردتان و فەحسەکەتان گۆڕی ئەیخۆ لەو دنیا دادگایەکەی زۆر ڕازگۆیانەیە لێرە دەستکاری کراوە بەڵام لەوێ ناتوانانی دەستکاریکەی ئەی ڕوبڕی ئوخوایە چۆنەوەستنەوە هەڵەبجە بەجێ ناڵم ئەبمە چقلی چاوی و کەسانی کە دوژمنی منە و دڵنیاتان نەکەمەوە کۆڵ نادەم هەموو حکومەتی هەرێمی کوردستان ڕێگەم بێ بڵێ تۆ هەڵەبجەی نیت من هەڵەبجەیم دڵنیاتان نەکەمەوە ئەم بابەتە لە حکومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبوو من ئەچمە دەرەوە وڵات ئەبێ هەموو جیهان بزانێ کە چی بە یەکێک ئەکرێت کە مناڵی ونبووی هەڵەبجەیە کە هاتوۆتەوە چ سوکاتێکی پێکراوە کە هاتوۆتەوە چتانەیەکی لێدرێ گۆڕانکاری بە فەحسەکەی ئەکرێ بۆ لەبەر هاتوومەتەوە ڕاستەکانی خۆم زانم خیانەتیان لێم کرد هەر ئەوە ناڵم خیانەتیان لێم کرد ئەو خیانەتە بە سەریانە ناچێ و بەردەوامە بم ئێستا دڵیان خۆشە منیش دڵم خۆشە وەڵای حەزەکەمەنەتان پێ بڵم چەنە دڵتان خۆشە بڵێ وەڵا ئەوە نەجاتمان بوو لەم کوڕە دڵنیاتان نەکەمەوە هەتا سەرێسخانم لەناو ئەم هەڵەبجەیە بکوژرێم واز بە کەیسەکەی خۆم ناهێنم ئەمڕۆ دانیشتێکی دادگا بوو لەسەر و دۆسیەی کە تایبەتە بە داوای کاک هاوڕێ لەسەر کاک مەحموود کە داوای سەلمانی ڕەچەڵەکی خۆیەکە طبعا ئەم جەلسەیە وەکو جلسەکانی دادگا بە شێوەیەکی علنی دادگایەکە بینراوە طبعا جلسەی پێشوو محکەمە لەسەرەوە تەجیلی کردبوو کە هەردوو لایەن داواکەی ناردوو بۆ بەردەم ئەدیلەی جینایی هەولێر بۆی لەسەر دیئێنەیان بۆ بکرێت طبعا ئەو راپۆرتە گەڕاوەتەوە لە راپۆرتەکە ئاڵێت بە هیچ شێوەیەک کاک هاوڕێ کوڕی بایۆلۆجی کاک مەحموود نییە و هیچ پەیوەندێکی خێزانیان نیە ڕاستەکەی یا طبعا محکەمەش ئەو راپۆرتانەی لە سەرەتای داواکەوە لە ماوەی ئەم ساڵەیە و زیاتر لە ساڵێکە هەتا ئێستا ئەمە لە بەردەم سێ راپۆرتیان راپۆرتی یەکەم کە لە سلێمانی دەرچووە ئەڵێت کوڕی نییە و راپۆرتی دووەم کە لە بەغا دەرچووە کە ئەڵێ کوڕێتی بەڵام ئەوەش دیسانەوە محکەمە تەکیدی لێ کردوێتەوە سەلمێنراوە کە ئەو راپۆرتەش ڕاست و دروست نییە و راپۆرتی سێمیش ئەوەیە کە ئێستا هاتوێتەوە کە ئەڵێ کوڕی نییە بۆیە ئەمە محکەمە هەموو بەڵگانەی کە سلمێنران بەڵگەکان بریتیبوون لەم فەحسی دیێنانە محکەمە گەشتەوە قەنەعاتە بۆ محکەمە سلمێنرا کە بە هیچ شێوەیەک کاک هاوڕێ کوڕی دارەوە ئەکڕی کاک مەحموود نییە و داواکەی ڕەتبوویەوە خۆی ڕاستی بە راپۆرتەکە بە بڕیارەکەی دادگا ڕازی نییە ئەوە شتێکی تەبیعیە و محکەمەش حەقی تەمیزکردنەوەی پێداوە و لە ماوەی 2 ڕۆژە حەقی هەیە پێ بچێتەوە ئەو دۆسیە چێتە بەردەم دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان ئەوانش بامانشنە پێداچوونەوە ئەگەر ئەوان تەمیزیکەنەوە پێداچوونەوە بۆ بەڵگانەکەن و یا ئەوەیە تەئیدی بڕیارەکەی محکەمەی ئێرەکەن تەصدیقیەکەن یا ئەوەیە کە ئەگەر هەڵی وەشێنەوە هۆکارێک دیارەکەن بۆ ڕۆشانەوەکە بە بڕای ئێمە بڕیارێکی پەسەند کراوە لەبەرەوەی